بسم الله الرحمن الرحيم إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على محمد وآل محمد اللهم صل على محمد وآل محمد اللهم صل على محمد وعلى آل محمد. یاخوا دەست خۆش بێ کاک محمودگیان بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوی خوای گەورەتان لێبێت خۆمان بە خۆشحاڵە زین لە ستۆدیۆی سی گەوهەر ئەم شەویش لەگەڵ هاوکارم کاک محمود کەرکووکی لە خزمەتتان نابین بۆ گفتوگۆ قسەکردن دەربارەی کاریگەری مانگی پیرۆزی ڕەمەزان و جێکەوتەکانی لەسەر ڕەفتاری موسڵمان بە میوانداری هەرێکە لە بەڕێزان مامۆستا سۆران سەمێع زانایانی و مامۆستایانی و قورئان خوێنێکی دەمخوێژ و زۆر بەڕێز مامۆستا کامەران فەتاح ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی کە ئینشەڵا لەم تۆرەوە ئەم شەو بتوانین کۆمەڵێک زانیاری گرنگ وەروە کۆمەڵێک ڕێنمایی بۆ ئازیزان پێشکەش بکەین. دەستخۆش مامۆستا گیان. سلام و ڕەحمەتی خواتان لێبێ بینەران و بیسەران و خۆشەویستانمان لە هەر شوێنێکی ئەم دنیایان داواکارم لە ئەڵڵا تەعالا تاعات و عیبادەت و پەرستش و ڕۆژوو و نوێژی ئەم مانگەتان لێ قبوڵ بفەرمێت و ئینشاءڵڵا هەموو ئەو کارە خێر و چاک و باشانەی کە ئەنجامی ئەدەن لە مانگی پیرۆزی ڕەمەزان ببێت بە توێشوویەک بۆ قیامەتی ئێمە و ئێوەش. خۆشەویستان و بەڕێزان کەناڵی ئاسمانی پەیام جیاواز لە ساڵانی ڕابردوو ئەمساڵ بە بەرنامەی سی گەوهەر هاتوێتەوە خزمەتتان خزمەتێکی بێوەنە و جیاوازتان پێشکەشەکە لەگەڵ کۆمەڵێک لە میوانانی ئەزیز و قورئان خوێن و سرود بێژ و شاعیر و تەنانەت مامۆستایانی ئاینی هەروەها پسپۆرە جیاجیاکان بۆ ئەوەی باشترین خزمەت بە کۆمەڵگەی کوردی بگێنن لە ڕێگەی ئەم شاشە ڕەنگینەوە کە شاشەی کەناڵی ئاسمانی پەیامە لەگەڵ هاوکارم مامۆستا شوان ئەم شەو لە خزمەتانین تەوەری بەرنامەکەمان مامۆستا کاک محمود دیارە مانگی پیرۆزی ڕەمەزان ڕاستەخۆ بێ کاریگەری لەسەر دڵ و دەرونی موسڵمانان دیار بێت دیارە مانگی پیرۆزی ڕەمەزان بە کۆمەڵێک تایبەتمەندی کە هەیەی لە عیبادەت و پەرست و حاڵەتی ڕۆحی وەک لە قورئان و لە سونەتیش باسکراوە بێ موسڵمان بەڕاستی کاریگەری ئەم مانگی لەسەر دەرکەوێت با بزانین کاریگەریەکان چین چۆن ئێمە بتوانین خۆمان باشتر وەکو فیدباکێک نیوەمان تێپەڕ کردو ئەو نیوەی ماوە لە دەستمان نەچێت مانگێک گرنگە کە سەرەتاکەی ڕەحمەتە ناوەڕاستەکەی مەغفیرەتە وە کۆتایەکەی ئازادبوونە لە ئاگری دۆزەخ ئێمە ئێستا لە ناوەڕاستی مانگی پیرۆزی ڕەمەزانین با بزانین موسڵمانان چۆن ئەتوانن خۆیان نوێ بکەنەوە لە مانگە پیرۆزە و خۆیان زیاتر لە خوای پەروەردگار نزیک بکەنەوە بە تاعات و ئەنجامدانی پەرستش هەروەها کۆمەڵێک خەسائیس و خاصیات و تایبەتمەندی هەیە لە مانگە پیرۆزەیە لەگەڵ مامۆستایانی بەڕێز تاوتویانەکەین ئینشاءڵڵا لە بەرنامەی سی گەوهەرەوە. بڵێ مامۆستا سۆران مامۆستا کامران زۆر بەخێر بێن تاعات و عیبادەتی هەموو لای قبوڵ بێ ئینشاءڵڵا گەورەتان کردین. دەستیەوەش خۆش بێ سوپاس. مامۆستا سۆران ڕیشە لە هەمومان سپیترە با بێمە لای تۆ یاخوا بەخێر بێ مامۆستا سۆران گیان. مانگی پیرۆزی ڕەمەزان بە دڵنیایەوە وەکو جیاواز لە هەموو مانگەکانی تر پێم خۆش وەکو زانایەکی ئاینی وەکو هەم نیشتیمانیەکی ئەم وڵاتە وەکو موسڵمانێک بەر لەوێ بچین ناو قوڵایی کۆمەڵێک بابەتەوە گە پێم خۆشە هەر پاش سڵاوەکەت سەرنجێکت لەسەر تەوەرەکەمان و وەروەها پەیامێکیش ئەگەر هەبێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. سرتا دموي سرنجتان رابكيشن بولاي أو حديث بيغمري عليه الصلاة والسلام كأفرمي من صلى علي صلاة صلى الله عليه بها 10. بيغمري فرمي عليه الصلاة والسلام هر کەسێک یەک سڵاواتم لێ بدات خۆی پەروەردگار 10 سڵاواتی لێ ئەدا
سڵاواتی خۆی پەروەردگاریش بۆ بەندەکانی خۆی یعنی دەجار ئەی بەندە بزانە کە خۆی پەروەردگار لێت خۆش ئەبێت. ئەمە بەڵگەیە لەسەر مەغفیرەتی خوا، ئەمە بەڵگەیە لەسەر لێخۆشبوونی خوا، ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەو پەروەردگاری کە من و تۆ ئەیپەرستین و مسلمانان ئەیپەرستن پەروەردگارێکە ڕەحمی زۆر زۆرە. ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەو کەسانەی کە لە پێش مانگی ڕەمەزان و پێش ئەوەی کە تەمەنێکی کە کردوێت بە بردوێتە سەر کە بە گوناه و تاوان و بردوێتە سەرەوە بێئومێد نەبێت لە ڕەحمەتی خۆی پەروەردگار. چونکە مانگی ڕەمەزان مانگی لێخۆشبوونە، مانگی لێخۆشبوونی پەروەردگارە بۆ بەندەکانی خۆی. وەک خۆی پەروەردگار کە ئەفەرمێ قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم. أي محمد صلى الله عليه وآله وسلم بڵێ بەو بەندانم کە زۆر زۆر تاوانبارن لە ڕەحمی خۆی پەروەردگار بێ ئومێد نەبن. خۆی پەروەردگار لێخۆش بووە، خۆی گەورە لە هەموو گوناهەکانیان خۆش ئەبێ، خۆی گەورە میهرەبانە لەگەڵ بەندەکانی خۆیە. کەواتە مانگی ڕەمەزان ئەومان فێر ئەکا کە ئێمە بێبەش نەبین لە ڕەحمی خۆی پەروەردگار. ئەمە یەک. خاڵی دووهەمیش ئەوەیە کە ئێمە چۆن هەوڵ دەین بۆی کە پەروەردگار لێمان خۆش ببێ، ئاواشە بێ هەوڵ بدەین لە مانگی ڕەمەزانە ڕەفتارەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە خۆمانە جێبەجێ بگەێنین. چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەفەرمێت هەر کەسێک کە شوێن سونەتی من بکەوێ ئەو کەسێ لە ڕۆژی قیامەتا کەوێتە بەر شەفاعەتی من. ئەفەرمێ پێغەمبەری خوا ئەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام لە ڕۆژی قیامەتا بەهەشت بۆ ئەو کەسێک کە شوێن هەنگاوەکانی پێغەمبەری خوای گرتو عەلەیهی سەڵات وسەلام. کەواتە لە مانگی ڕەمەزانە هەوڵی ئەو بدەین زیاتر سونەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تطبیق بکەین. وەک پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام تەرەکت فیکم شەیئین لەن تەضلوا بەعدەهما کیتاب الله وسنەتی. ئەفەرمێ لە دوای خۆم دوو شت جێ ئەهێڵم، هەر کەسێک دەستیان پێوە بگرێ ئەبەدەن ئەو کەسە گومڕا نابێ کە کەسێکی شوێنی قورئان کەوت و شوێن و سنەتی پێغەمبەری خوا کەوت عەلەیهی سەڵات وسەلام دڵنیا بێ بۆی کە بەهەشتەکەی خۆی پەروەردگار چاوەڕوانێتی. ئای چەندە خۆشە لەوە خۆشتر ئەبێت چی بێ کەسێکە ئەگەر حەز بە مردن بکە، کەسێکە ئەگەر حەز بەوە بگاتەوە بە لیقائی خۆی پەروەردگار، حەزگا بگاتەوە بە لیقائی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. یعنی ئەم کەسە حەز ئەکا بەوەی کە زوو بگەڕێتەوە بۆ لای خۆی پەروەردگار بۆ لەبەر ئەوەی کە شوێن کەوتەی قورئانی خۆی پەروەردگار و سونەتەکانی پێغەمبەری خوا بۆ عەلەیهی سەڵات وسەلام. ڕەفتارێکی تر ئەوەیە کە ئێمە بتوانین لە حەرام کراوەکان خۆمان بپارێزین. وەکەوەی کە ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ ئەفەرمێ ڕۆژێکیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی چەند شتێک هەیە کێ لێم وەرئەگرن، 5 وشەی بەسوود هەیە کێ ئەتوانێت لێم وەربگرێ. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێت فەرمووی من ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام با ئیمڕۆ هەر یەکێک لە ئێمە ببین بە ئیمامی ئەبوو هورەیرە، هەر ئەوە نییە کە ئێمە بەستەنا حەدیسەکە باسکەین و هیچی تر نە، بەڵکو ئەبێ ئێمە هەوڵی ئەوە بدەین کردداری پێ بکەین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی اتق المحارم تكن أعبد الناس. فەرمووی لە حەرام کراوەکان خۆت بپارێزە ئەبیت بە لە خوا ترسترین کەس. ئایا مانگی ڕەمەزان ئەوەی فێر کردوین کە لەم مانگەدا خۆمان بپارێزین لە حەرام کراوەکان، خۆمان بپارێزین لە شوبوهاتەکان، خۆمان بپارێزین لە غەیبەت، خۆمان بپارێزین لە بوختان. ئەگەر هەتاوەکو ئیستەش ئەو شتانەمان نەکردووە فرسەت هێشتا ماوە، دەرگای ڕەحمەتی خوا ماوە، لێبوردەیی خۆی پەروەردگار هەر ماوە. ئەوە شەوەکانی قەدرمان لە پێشە بە تایبەت بۆ ئەو کەسانەی کە پێیان خۆشە شەوەکانی قەدر زیندوو بکەنەوە. یعنی شەوێک کە خێری زیاتر لە 1000 مانگ بێ ئەم شەوە لە دەستی خۆتی مەدە. بۆیە ئەگەر هەر کەسێک ئەو شەوە زیندوو بکاتەوە ئەوە ئومێدە خۆی پەروەردگار ئینشاءالله ڕەحمی پێ بکە، بەهەشتەکەی بەنسیب بکە. و پاشان ئەفەرمێت وارض بما قسم الله لك تكون أغنى الناس. ڕازی بە بەو بەشەی کە خۆی پەروەردگار بێتی بەخشیوە ئەبی بە دەوڵەمەندترین کەس. ئایا ئێمە لە ماڵی ڕەمەزانە وەمان کردووە؟ ئایا بەو سفر و خوانی کە خۆی گەورە پێمانی بەخشیوە ئێمە سوپاسی خۆی گەورەی لەسەرەکەین، یاخود بەردەوام لەواین کە زیاتر بۆ دنیای خۆمان هەوڵ بدەین و قیامەتمان پشتگوێ بخەین؟ ئێمە بەردەوام پرسیارەکەین لەو شتانە. ئایا چی شتێک ئەبێتە مایە ئەوەی کە ئێمە لە دنیادا پارێکی باشمان لی دەستکەوێ؟ ئەی ئایا پرسیاری ئەوەمان کردووە
ئەی ئایا هەگبەی قیامەتمان چی شتێک بکەین بۆ ئەوی کە هەگبەی قیامەتمان زیاتر توێشی بکۆ بکەینەوە تای تەرازومانی پێ قورس بکەین. یەکێ لەو شتانە ئەوەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە دەفەرمێت کە حەدیسەکە یەکێک لە سەحابەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە بۆمان باس ئەکا کە فەرمێ ڕۆژێکیان لێوەکانم ئەجوڵاند. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە ئەبوو ئومامی فەرموو ئایا هۆکار چییە لێوەکانت ئەجوڵێنی؟ فەرمووی زیکری خوای گەورە ئەکەم. فەرمووی ئایا زیکرێکت پێ بڵێم ئەگەر بیکەیت گەورەتر و چاکتر لە زیکری یەک شەو و ڕۆژ با ئێمە بەدوای ئەو شتانە بگەڕین بەدوای ئەو زیکرانە بگەڕین ئەگەر هەتا ئێسەش نەمان زانیوە با هەوڵی ئەوە بدەین لەمە دوا بزانین فێر ببین. فەرمووی بڵێ سبحان الله عدد ما خلق سبحان الله ملء ما خلق سبحان الله عدد ما في الأرض والسماء سبحان الله ملء ما في الأرض والسماء سبحان الله عدد ما أحصى كتابه سبحان الله ملء ما أحصى كتابه سبحان الله عدد كل شيء سبحان الله ملء كل شيء والحمد لله مثلها. واتشون الله سبحان الله عدد ما خلق أو هاج بالله الحمد لله عدد ما خلق الحمد لله ملء ما خلق هذاك وتاي حديثك کەواتە ئەمانە توێشێکی گەورن بۆ قیامەتی ئێمە. مانگی ڕەمەزان ئەوەمان پیشان ئەدا ئەوەمان فێرەکە کە ئێمە بتوانین لەگەڵ زیکری خوای پروردگارە بەردەوام بین. خاڵێکی ترەوەیە کا فەرمێت وأحسن إلى جارك تكن مؤمنا. چاک خواز بە لەگەڵ دراوسێکانتە. ڕەمەزان ئەوەمان فێر ئەکا کە ئێمە چاک خواز بین لەگەڵ دراوسێکانمانە. یعنی هەتا دراوسێ لە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوەندە گرنگی پێدراوە. یەکێک لە سەحابەکانی پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمی ڕۆژێک لەگەڵ خێزانەکەمان ڕۆشتم بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پرسیارێکمان لێ هەبوو کابرایەک لەگەڵیان وەستا بوو. کاتێکە لەگەڵیان وەستا بوو ئێمە زۆر دانیشتین چاوەڕێمان کرد لەو کاتەدا بەزەیمان زۆر ئەهاتەوە بە پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام. ئەوە بوو لەو کاتە کابرا ڕۆیشت و دای بەلامانە ڕۆشت تێپەڕی. کاتە چووینە خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سەلام پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئایا نەتانزانی ئەوە کێ بوو؟ وتیان نەوەڵای پێغەمبەری خوا عەلەیهی سەلام کێ بوو؟ فەرمی ئەوە جبریل بوو عەلەیهی سەلام. ئەگەر سەلامتان لێ بکردایە وەڵامی ئەدانەوە. ئەوەندە ئامۆژگاری کردم لەسەر دراوسێ هەتا ترسم هەبوو لەسەر ئەوەی کە دراوسێ لە دراوسێ میرات بەرێ. بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلام ئەو کەسێک کە چاکە خوازە لەگەڵ دراوسێکی خۆیدا ئەبێتە کەسێکی مؤمنێکی تەواو. وأحب للناس ما تحب لنفسك تكون مسلما. ئەوەی بۆ خۆت نفسی خۆت پێت خۆشە بۆ خەڵکیش پێت خۆش بێ ئەبیتە مسلمانێکی تەواو. ئەکەسێ ئەبیتە کەسێک کە تەسلیم ئەبی بە لیقائی خوای پەروەردگار بە شەریعەتی خوای پەروەردگار. کەواتە ئەو شتێک کە بۆ خۆمان پێم خۆشە ئەبێ بۆ مسلمانی عامیش پێمان خۆش بێ ئینشاءالله. یەک خاڵیش ماوە تەواویەکە ئینشاءالله. ولا تكثر الضحك فإن كثرة الضحك تميت القلب. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام زۆر پێ مەکەرن چونکە پێکەنینی زۆر دڵەکانە برێنێت. بە هیوای ئەوەی کە ئینشاءالله سوود ببینین لە کاتەکان و سوودی لێ ببینین بۆی کە ئینشاءالله قیامەتی خۆمان زیاتر دەوڵەمەند بکەین ئینشاءالله. دەستەکانت خۆش بێ. خوا ڕازی بێ. مامۆستا کامەران بەخێر بن. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. سپاستان ئەکەم. ئەمەوێ پرسیاری بکەم مامۆستا لە بواری پەرەپێدانی نەفسیە ئینسان لەگەڵ خۆیە چۆن بتوانێت عیلاقەیەکی زۆر جیاواز لە نێوان خۆی و خوای گەورە دروست بکە. ئێستا ئێمە من و ئەم مامۆستا شوانە عیلاقەکەمان جیاوازە مەسەلەن لەو کاک نەجاحەیان لەو کاک ئەبوو بەکرە بۆ نمونەکە کامێرەمانن. من زیاتر تێکەڵی ئەمەم زیات بەهۆی پێشکەشکاریەوە. چۆن ئەتوانێت ئینسان لەگەڵ خوای پەروەردگارە پەیوەندیەکی جیاواز دروست بکە؟ یعنی من کە دێمە ستۆدیۆوە ئەم کاک مەعازە مۆبایلەکە دەرێنێ و یەکسەر ڕەسمە مەگرێ خۆشی ئەوێم من دڵنیام کە خۆشی ئەوێم. ئەی من چۆن ئەوە دووپات بکەمەوە کە هەمیشە بڵێم خوایە تۆم خۆشەوێ کە هەمیشە ئەو پەیوەندی لە نێوان من و خوا هەیە پەیوەندیەکی تایبەت بێ. یعنی لە عەلەنا نەبێ ئاوا نەبێ هەموو کەسێ پێی بزانێت تەنها بینی خۆم و خوا بێ. ئەمە چۆن ئەکرێت؟ بە ناوی خۆی گەورە سپاسانەکەم دەستان خۆش بێ سپاس بۆ هەموو ئەو بەڕێزانەش. تەوان ئەو بابەتی جەنابەت باسێکی بابەتێکی هەستیارە ئەتوانم بڵم بابەتێکە ڕەمەزانی لە پێناوایە. خۆی گەورە فەرمێ
أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون كواتر ليريا آمانجك هي ليريا آمانجك هي أم آمانجك بيلن شي بيلن تقوى واتە بۆ ئێمە ڕۆژوو ئەگرین بۆ ڕەمەزان بە ڕۆژوو ئەبین بۆ بگەینە چی بگەینە ئاستی تەقوا واتە تەقوابوون ئامانجە گەورەکەیە تەقوابوون ئامانجە گەورەکەیە بەڵام لێرە ئێمە خەلەلێکمان هەیە بۆ ئەوەی بگەینە ئەوەی کە جەنابەت باسێکی بگەینە ئاستێکی مەرتەبەیەکی ئیمانی بەهێز ئێمە گرنگە لە ناو ئامانجەکەیە بژین واتە لە ناو مەرتەبەی تەقوایە بژین ئاچکە مرۆڤ کاتێکە لە ئامانجەکەیە ئەژی ئەتوانێت چێژی لێ ببینێ ئەتوانێت سوودی لێ ببینێ ئێمە خەلەلێکمان هەیە لێرە هەم لە ڕووی دینیەوە و هەم لە ڕووی دنیاییشەوە ئێمە هەمیشە لە ناو هەنگاوەکانە ئاژین ئەڵێن چۆن بگەینە پلەی تەقوا چۆن بگەینە پلەی تەقوا ئێمە لێرە ئاژین هەنگاوەکە چۆن بگەینە پلەی تەقوا گرنگە ئێمە لەوا بژین ئەی چۆن تەقوادار بین واتە چۆن کەسێکی متتەقی بین چۆن کەسێکی ئیماندار بین بۆیە کاتێک کە تۆ ئەڕوویتە ئاستی ئەوەی کە چۆن کەسێکی تەقواداربی وەکو خەڵکێکی متتەقی مامەڵاکەی ئێمە ئەگەینە ئەو ئاستەی کە چۆن کەسێکی ئیماندار بین وەکو کەسێکی ئیماندار مامەڵاکەین بۆیە زۆر گرنگە بەڕاستی ئێمە خۆمان لە ئاستی خەڵکانی متتەقیە ببینینەوە چونکە کاتێک کە خۆت لە ئاستی متتەقیە بینیتەوە ئەو کاتە ڕەفتارەکانیشمان ڕەفتارێکی تەقوادارانە بێ واتە چی کاتێک کە خەڵکێک پێمانە هەڵئەدا وەسفمان ئەکا ئەو کاتە ئێمە هیچ سروشتمان ناگۆڕێ بۆ چونکە ئێمە گەشتوینەتە مەرتەبەی تەقوا گەشتوینەتە مەرتەبەی خواناسی واتە کاتێک کە مرۆڤ خوا ئەناسێ احتیاجی بە وەسفی خەڵک نییە احتیاجی بە ڕووپامایی خەڵک نییە احتیاجی بە مرۆڤەکان نییە وەکو چی وەکو ئەوەی کە پێویستی پێیان بێ لەبەر ئەوان عیبادەتکە لەبەر ئەوان پەرستشی خوا بکە بۆیە ئەتوانی بڵێن ئەمە ئەو ڕۆژووی کە ئێمە ئەگرین سێ مەرتەبەی هەیە کاتێکەوەی جەنابەت باسێکەی پلەی تەقوا پلەی ئیماندارێتی مەرتەبەی سێمیانە واتە خەڵکێک ئەمڕۆ ڕۆژوو ئەگرێ وەکو عادەتێک ڕۆژوو گرتنێکی گشتیە ڕۆژوو گرتنیەکە بە ڕۆژوو ئەبێ پادشێوەکە و نان و ئاو ناخواتەوە ئەمە ڕۆژووگرتنێکی تەبیعی ئەمە عادەتێکە ئەمە ڕەفتار ناگۆڕێ ئەمە ئیمان ناگۆڕێ ئەمە نایخاتە پلەی تەقوا قۆناغی دووەم ڕۆژووگرتنی تایبەتە ئەمە لەگەڵ عادەتەکەیە سروشتی ئەگۆڕێ هەندێک سروشتی ئەگۆڕێ پێش ڕەمەزان درۆی کردو درۆ ناکە غیبەتی کردووە غیبەت ناکە زوڵمی لە خەڵک کردووە زوڵم ناکە ئەمە مەرتەبەی دووەمە مەرتەبەی سێم ڕۆژووی تایبەت ئەمە ئەڕواتە ناو دڵەکانەوە ئەمە ئەڕواتە ناو دڵەکانەوە ئەڵە کاتێک کە ڕۆشتە ناو دڵەکانەوە هەر سێ مەبەستەکەی دین ئەهێنێتە بەرجەستە مەبەستی یەکەم مەبەستێکی عەقائیدیە کاتێک کە مرۆڤ خوا ئەناسێ مەرتەبەیەکی عەقائیدی بەرزە بێتەوە وە کاتێ عیبادەتی بۆ ئەکا کە مانگی پیرۆزی ڕەمەزانە مەرتەبەی دووەمە مەرتەبەی عیبادەتە کاتێک کە ئەچێتە مەرتەبەی سێ مەرتەبەی گۆڕینی سلوکە مەرتەبەی گۆڕینی سلوک مەرتەبەی دڵە واتە مرۆڤ کاتێک کە ئیمان ئەچێتە ناودڵی عیبادەتەکان ئەچێتە ناودڵی ڕەفتارەکانی ئەگۆڕێ ڕەفتارەکانی بۆ خوا ئەڕۆن ڕەفتارەکانی لە دنیا دوورەکەونەواتە ئەم مرۆڤە ئاستی مەرتەبەی ئیماندارەتی بەرزەوت بێت و بەلای خوای گەورە هەروەکو چۆن عابیدێک کاتی ئەچێتە ناو کوخێکەوە عیبادەتەکە خۆی لە هەموو شتێکی دنیاییدا ئەڕنێ ئەوە ئەگاتە ئاستی مەرتەبەی سێم ئەم مەرتەبەیە بەڕاستی زۆر گرنگە کە ئێمە زۆر بە هەستیاری مامەڵە لێ بکەین چونکە ئیمام لە ئەحیا عولومدینە ئیمامی غەزالیش زۆر جوان باسی ئەو مەرتەبەی ئیمانیەکە کە باز لە کەسێکی خواناسەکە ئەگاتە مەرتەبەیەک ئیتە ئەم کەسە لە ناو عیبادەتەکە یاژی لە ناو پلە تەقوایەتەکە یاژی بۆیە کە مرۆڤ گەشتە ئەو ئاستە ئەو کاتە ئەم مرۆڤە لە هێزێک پاڵی پێوەنێ هێزی هەنگاونان و هێزی خۆگرتنەوە هێزی هەنگاونان هێزی خۆگرتنەوە چونکە مرۆڤ بە سروشتی سروشت بە سروشتی عەجوولە یعنی مرۆڤ بە سروشتی غەرایزەکانی کۆنتڕۆڵ ناکرێ ئەی چی پێویستە کۆنتڕۆلیکە عیبادەتەکان مانگی ڕەمەزان کۆنتڕۆلەکە
هەندێک هەنگاو هەیە ئەوێ بینێ پێشتر لە پێش لە مانگی پیرۆزی ڕەمەزان مرۆڤەکان هەندێک هەنگاویان ناوە بەس لە مانگی پیرۆزی ڕەمەزانە جڵەویەکە کۆنتترۆلیەکە کەپتی ناکە کۆنتترۆلیەکە کۆنتترۆلی ئەم هەنگاوانە ئەکا و پاشان لە هەندێک کاتیشە ئەیگرێتەوە لە هەندێک هەڵا ئەیگرێتەوە لە هەندێک هەڵا بۆیە مرۆڤ کاتێک ئەگاتە ئاستی پلەی ئەوەی کە جەنابەت باسەکەی بابەتی خواناسی هەم ناهێڵێ هەنگاوەکانی هەڵە بکە و هەم خۆگرتنەوەیەکی شەبێ خۆگرتنەوەکانشی هەڵە نابێ چۆن باسی ئەو عابیدە ئەکا ئەڵێ خواناسی ئەکرد بەڵام پێی وا بوو چاوێکی زیادەیە بۆ یەسێرەکەی دوای پێڵە عیبادەتەکان و قبول نییە بۆ چکە ئەم چاوت تەڕ نەبووە کاتێکە تۆ دەستنوێژە گرتووە بۆیە مرۆڤ لە خۆگرتنەوە و لە هەنگاوی خێرا و لە خۆگرتنەوەی تەواوە بەڕاستی سەیرەکەی کۆنتترۆلەکە واتە چی پێ ئەبەخشێ ئیرادەی پێ ئەبەخشێ ئەم مرۆڤە کە ئیرادەی پێ ئەبەخشێ بەرەو کوێ ئەچێ بەرەو خواناسی ئەچێ کاتێک کە مرۆڤ بەرەو خواناسی ئەچێ سروشتێکی ئیماندارانەیە سروشتێکی ئیماندارانەیە لەم ڕووداوەوە ئەتوانی بڕۆینە سەر ئەو مەرتەبەیە کاتێک کە جەعفەر لەگەڵ نەجاشیە باسی چی ئەکا باسی ئەوە کە ئەڵێ ئێمە قەومێکی جاهیل بووین بەڵام بە دین هۆشیار بووینەوە کاتە دین هۆشیاری کردنەوە بتمانە پەرست بەڵام دین هات ئەم ڕەفتارەی گۆڕین خوا بپەرستین ئەزیەتی دراوسێمان ئەیە بەس ئەم دینە هات لەگەڵ دراوسێ چاک بین باشە درۆمانە کرد بەس ئەم دینە هات فێی ڕازگۆیی کردین واتە هەموو ئەم شتە جوانانە ئەبێتە چی مرتبەیەک سیماهم فی وجوههم من ئەثەری السجود واتە پێوە دیارە بێ پێوە دیارە بە ڕەفتارەکانی پێوە دیارە بێ خۆ ئێمە لە کۆتاییە هەندێک عیبادەتمان هەیە شەعائیریە ئەمە بۆ مرۆڤەکان خۆیانە بۆ خۆی و قیامەتی خۆیەتی بەس ئەم عیبادەتە شەعائیریانە پێویستە لە ڕەفتارە ڕەنگ بداتەوە ئەنجا ئەگاتە مەرتەبەی تەقوا چکە مەرتەبەی تەقوا عەقائیدیە عیبادەتیە سلوکیشە بۆیە بەڕاستی کاتێک کە ئێمە بە کەسێک گەڵین تەقوادار کەس بە کەسێک گەڵین خواناز هەر ئەوەندە نییە کە پەیوەندی ئەم لەگەڵ خوای گەورە چۆنە ئەبێ پەیوەندی ئەم چەندە لەگەڵ خوای گەورە بتەوە پەیوەندیەکانیشی ئەمەندە لەگەڵ مرۆڤەکانە باش بێ بۆچی بۆ ئەی مرۆڤەکان ببن بە شاهد بەسەریەوە کە ئەمە مرۆڤێکی چییە مرۆڤێکی تەقوادار خۆش بێ ئەخوا مرۆڤەکانیش دوو جۆرن بەڕێزان هەیە ئێستا لە مانگی پیرۆزی ڕەمەزانە حەز و خولیای ئەوەیە ڕەمەزان تەواو بێ کۆتایی پێ بێ و بچێتەوە سەر ڕیتمی جارانی خۆی بچێتەوە سەر والعیاذ بالله پەرژینێکی قایم بێ لە ڕووی جەنابتان حرام خواردنەکەی خۆی و گوێ لە گۆرانی گرتنەکەی خۆی و نەزەرکردنەکەی و کۆمەڵێک حاڵەتی تر کە ئەمانە هەموو واکە ئینسان پەیوەندی لەگەڵ خوا بپچڕێ و جۆرێکی تریشمان هەیە کە مەحزون و خەمبارن بەوەی کە ئیتر هێدی هێوا شێواش لە مانگی ڕەمەزاندا ئەبڕێن و کۆتایی ئەم مانگە وەداعی ئەم مانگە خەریکە دەست پێ ئەکا مانگی ڕەمەزان کۆتایی دێ بۆیە وەکو ناوبڕێک ئەلوەداعێکتان پێشکەشەکەین کە بەداخەوە هێواشێواش لە 15 ڕەمەزانەوە هەر عادەتەن وایە ئەلوەداعەکرێ بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان و دوعای قنود ئەخوێنرێ لە مانگی پیرۆزی ڕەمەزانە لە دوای 15 ڕەمەزانەوە ومێدەوارین ئینشاءڵڵا هەمیشە هەموو ساڵێک مانگی پیرۆزی ڕەمەزان نوێگەریەک لە دڵ و دەروونمان دروست بکە ئەو پەیوەندی تەقوایەی کە مامۆستا کامەران باسی کرد بەرجەستە ببێ لە ناخ و دەروونمانە بەرامبەر بە ئەڵڵا تەعالا بۆ لەبەر ئەوەی خوای پەروەردگار وەکو لە قورئانی پیرۆز فەرموویەتی كنتم خەیڕ ئومەتین ئوخریجەت للناس باشترینن ئێوە کە نێردراون بۆ سەر گۆی زەوی كنتم خەیڕ ئومەتین ئوخریجەت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر ئەمر بە چاکە دەکەن و نەهی لە خراپە دەکەن ئێمەش هەموو ئامانجمان ئەوەیە کە ئەمر بە چاکە بکەین و نەهی لە خراپە بکەین بۆی ئەڵێن الوداع
يا شهر رمضان الوداع 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 يا شهر الخير والبركة والإحسان الوداع 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 يا شهر التهليل والتسبيح والتراويح وتلاوة القرآن الوداع فتحت فيك أبواب الجنان وغلقت فيك أبواب النيران وصفدت فيك الشياطين إلهنا وسيدنا وخالقنا ورازقنا يا تواب تب علينا يا ذا الجلال والإكرام أعتق رقابنا من النار اغفر لنا ولآبائنا والحاضرين والمشاهدين أجمعين. يخوا دنگ خوش بكاك محمود طبعا دام نابو ام داوای ولێ بکەم وتم بەش نەخوان خوای گەورە خۆی بیخاتە دڵی کاک محمود وەداڵێم بڕوا دەبێ ینی خوا شایدە نامێ خۆم ناسکەمەوە بکەم هەمومان ڕەمەزانان ڕەنگە تۆزێک لە ڕوانگەی جسمیەوە هیلاک بین ینی بڵێم پێم ناخۆشە زۆر بەڵام خوا شایدە پێم ناخۆشە ینی حەز ناکەم دای لێ بکەم. جا کاک محمودێش زۆر جار ئێتە دڵمەوە هیوادارم مامۆستا سۆران تووشی سەرێشە نەکەم بەس ناتوانم نەیڵێم باش کە مە یەکەم جارمە لەگەڵ مەجلیسی مامۆستا سۆران دانیشم بەڕاستی کە بینیم هەم دەنگی و هەم فەیسی و هەم جلوبەرگی و زانایی و علمیەکەی خەیاڵی منی بردەوە لای زانایەکی عالم و مفەسیر و سەرکردەیەکی ئەم خاک و خۆڵە و خاکی وڵاتی خۆمان کە بەداخەوە ئێستا لە زیندانەکانی وڵاتی کافران ڕۆژەکانی بەسەرەبا یا ڕەبی خوای گەورە بۆ خاتی گەورەی خۆت و ئەم شەوە مبارەکە و کە بەیانیش ڕۆژی جومعەیە هەموو کاتژمێر و دەقە و چرکەیەکی لە زیندانە وەکو سەرباز و مجاهیدێکی جەنگی حود ئیشەڵا بۆ حساب بکرێن. مامۆستا سۆران دڵنیام ئەزانی ڕەنگەمە بەستم کێ بێ با لەوە پرۆمۆ ناو پرسیارێک بە کورتی دواییش چڵات هاوکارانمان ئاماژە بەوە کە ناوڕێکمان هەیە چەند گرنگە مرۆڤ ئەوەی مامۆستا کامران باسی کرد خۆی متەقی بێ لە متەقیەکەوە من ئامۆژگاری بکرێم ئەگەر هەڵەوکەم و کورتێکی شمە بێ ڕەنگە ئاسانتر ڕێڕاستەکە بدۆزمەوە لا بدرێم چەندێک گرنگە خۆمان پڕکەین بۆی بتوانین خەڵکیش ڕێنوێنی بکەین. ئەگەر زای بەخێر باتێ ئینسان کاتێک کە خوای گەورە دروستیەکە خاوەنی هیچ شتێک نییە لە دنیا بەڕووتی دێتە دنیا و بەڕووتیش ئەگەڕێتەوە پێویستەکە بەم جستەیی کە خوای گەورە داوەتی بە ئینسان وەکەوەی کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام پارچە گۆشتێک لە ناو بەدەنی ئینسانە هەیە إذا صلحت صلح الجسد كله وإذا فسدت فسد الجسد كله ألا وهي القلب. الله هەموو هۆکارەکان ئەگەڕێتەوە بۆ ئەم دڵە ئەگەر ئەم دڵە پاک بێت ئەوە ئەندامەکانی جەستە هەمووی پاکە بێ و فەرمان ئەکا بە ئەندامەکانی جەستە کە چاکە بکەن. بەڵام پەناگرین بەخوای گەورە ئەگەر ئەم دڵە بۆ دنیا بێت ئەم دڵە تەنها بۆ ئافرەت بێ ئەم دڵە تەنها بۆ پلە و پۆز بێ ئەوە تەنها فەرمان ئەکا بە ئەندامەکانی جەستە وەکو حاشا حوزور وەکو ئاژەڵ بشی. بۆیە ئینسانی مسلمان و لە خواترس بەردەوام هەوڵی ئەوە ئەدات لە خواترسی لە ناو دڵی خۆیان پەیدا بکە. زانایانیش ئەفەرمون ڕزا و ڕەحمەتی خۆیان لێبێ قورسترین شت لەسەر زاناکان بریتی بووە لەوەی کە نیەتیان بۆ خوا پاک بکەنەوە چونکە نیەت پاکی بۆ خوای پەروەردگار بەرەکەت ئەکاتە تەمەندەوە بەرەکەت ئەکاتە تەقواتەوە
بەرەکەت ئەکاتە ڕزق و ڕۆزیتەوە بەرەکەت دەخاتە هەموو شتێکتەوە بەڵام ئەگەر واللهی هاتوو ئەم بەرەکەتە نەبوو لەم دڵا ئەم تەقوا نەبوو لەم دڵا هەتا ئێوارە تۆ دەوڵەمەند بی هەتا ئێوارە تۆ جوان بی هەتا ئێوارە تۆ دڵنی خۆش بێ سەوتە خۆش بێ خاوەنی چەندین پەلەو پۆز بی واللهی هیچ بە هیچ نابێت کەواتە ڕێگاکانی بەرەکەتدارکردنی ئەو دڵەچین مامۆستا هۆکارەکان یەکەم کە لە کاتێکە کە ئینسان عیبادەتی خوا ئەکات بە ئیخلاسەوە ئیخلاس یەکەم هۆکارە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین خی پەروەردگار زیاتر لە خۆمان ڕازی بکەین و پاشان دڵشمان پاک بکەیتەوە خاڵێکی ترەوەیە کە ئێمە هەوڵ بدەین بە پێی قورئان هەڵس و کەوت بکەین و لە هەمان کاتیشا تێگەیشتن لە ئاەتەکانی خی پەروەردگار خاڵێکی تر ئەوەیە کە ئێمە ڕێڕەوی سنەتی پێغمبەری خوا بگرین عليهەیهی سەڵات وسەلام خاڵێکی تر ئەوەیە کە ئێمە یعنی حەق هەیە بەڕاستی من ئەوە ئەڵێم هەموو ماڵێک لە کاتێکە هەموو بینایە کاتێککە دروست ئەکرێت ژوورێکی تایبەت با هەبێ بۆ خواپەرستی ژوورێکی تایبەت هەبێ بۆ ئەوەی کە ئینسان مناجاتی بکات لە نێوان خۆی و خی پەروەردگارە ئینسان کاتێک کە شەو خەڵک خەوتووە ئەم هەڵسێ لەبەر خاتری خی پەروەردگار دڵی لەگەڵ پەروەردگارە بک بە یەک بۆ ئەوەی کە هەر داواکاریەکی هەیە لە خی پەروەردگار داوا بکات ئەمە ئەبێتە مای ئەوەی کە ئینشاءڵڵا ئەم کەسە لە خی پرۆگا زیاتر نزیک بێتەوە تەقوا زیاتر دروستکە ئینشاءڵڵا و خاڵێتری زۆر زۆرە ئەگە بمانێ باسی بکەین زۆر شمانەیە لە فرمودەیەکە پێغەمبەری نازدارمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ لا تحاسدوا لا تناجشوا لا تباغضوا ولا تدابروا ولا يبيع بعضكم على بيع بعض وكونوا عباد الله إخوانا دواتر لفرمودك فرمي التقوى ها هنا واتا لخواترسي اليردايا إنجا أمام بستي تيا الحمد لله دڵیش بەچی بە نیەت هەتا ئێوارە من و تۆ بڵێن خوایە فڵانە شتەکەم فڵانە کارەکەم فڵانە کردارەکەم ئەگەر هات و تۆ نیەتەکەت لەگەڵی نەبوو لە بەرخوابوونی تیان نەبوو ئیسفادە لەو دڵە ناکەیت ئیسفادە لەو کردەوەیە ناکەیت ئیسفادە لەو چاکەیە ناکی کاتێ ئەیکەی ئیسفادە لەو سەدەقەیە ناکی کاتێکە ئەیکەی کەواتە هەموو شتەکان ئەگەڕێتەوە بۆ نێتەکە ئەگەر ئەم دڵە چاک بوو هەموو بەدەن چاکە بێ ئەگەر بەخوا خراپ بوو هەموو بەدەنیش خراپ بێت مامۆستاشان باسی ئیخلاسی کرد پێنجار لە قورئانی پیرۆزە هاتووە ئیلا عیباد الله المخلصین هەر پێنجارەکەش لە سوورەتی سافاتە هاتووە تەنها لە یەک شوێنانە بێ کە خی گەورە فەرمێ لەکونا عیباد الله المخلصین ئەم ئیخلاسە لە چیوە سەرچاواگرێ واتە بە ئاوە پرسیارەکە لە خۆمەوە دەست پێ بکەم منێکی قورئان خوێنی دەنگخۆش بە ئاوە بڵێم کە پێشنوێژیەک ئەەکەم یان بانجێکە فەرمم لە جومعەیە یان قورئانێک یان ئەو وەداعە ئێستا خوێندم هەر لە خۆ شتێکت بۆ دێ ئیلهامێک تۆ سەوتت خۆشە تۆ مهمی کور ئێستا خەڵک بینەرتە ئێستا تۆ ئومەتێک ئێستا سەیری تۆ ئەکات دەی خۆشتریکە دەی حەلاوەتی بەرێ دەی خۆت باشتر قۆسکە خۆت باشتر بەرە پێشەوە لەو خەڵکە ئەمە دڵ ئەمرێنێ تەبان ئەمە دڵ ئەمرێنێ ئێمە من بە تەجروبە ئەیڵم بۆیە لەگەڵ قورئان خوێنێکا چاوپێکەوتنم ئەنجامدا قسەیەکی زۆر زۆر جوانی کردیانی ئەوە بوو بە دەرس و وانەیەک ماڵسە شوان قەت من بیرم ناچێتەوە پێی وتم وتی سەوتی منت بەلاوە چۆنە وتم سەوتت زۆر زۆر خۆشە هەر ئەمڕۆ بەرنامەکەمان ئەمڕۆ بەرنامەی سەدای زێڕین ئەمڕۆ من لە قەتەر لەگەڵ شێخ هەیتەمە دوخەین قورئان خوێنێکە ماشەڵڵا سەوتی خۆشە وتی سەوتی من وتم سەوتت زۆر زۆر خۆشە ماشەڵڵا وتی سەوتی تۆش زۆر زۆر خۆشە وتم جا سەوتی من چیەوە ئەو حەنجورەیان ئەم قوڕگە خی گەورە بەخشیوێتی پارەم پێ نەداوە ئەو قسەیم کرد من پارەم پێ نەداوە وتی ناوەڵام مامۆستا مەحموود ئەگەر پارەت پێدا بێ وتم ئێ پارەکە هیچەیە پارەکەش هەری خوایە یانی ئینسان کە دەوڵەمەنیشە مەسەلەن ئەوەنە سەرۆت و سامانی هەیە نابێ شانازی بە پارەکەشەوە بکە بە دەوڵەمەنیەکەی خۆیەوە بکە یان بە بەرپرسیارەتەکەیەوە بکە بە دەسەڵاتەکەیەوە بە سیارەکەیەوە هیچ شتێکی هی خۆی نییە تەنانەت ئەم سەوتە خۆشە هی خۆت نییە هەتا بتوانی شانازی پێوە بکەی مەسەلەن اینجا و قسەی زۆر زۆر گرنگ بووی ودا و پارەیەشی کە تۆ بە حاجەتەکەی دەی
هەر خوا نردوێتی هەر بەرەکەتی خۆیە بەسەرتەوە بۆیە وبالشکری تەدوم النعم لئن شەکەرتم لأزیدنکم سپاسی خوا بکەن بۆتان زیادەکە گەر سپاسگوزار نەبی زوو کۆتایی پێدێ ما كان لله دام واتصل وما كان لغيره انقطع وانفصل هەر شتێ بۆ خوا بێبەردەوامی هەیە اینجا من ئەو ناوبڕێی کە هەیە من قسەم زۆر پێ بەڵام ئینشەڵا دوای ناوبڕەکە دەینەوە لەگەڵ مامۆستا کامەرانە باسی هەندێک شتی ڕوحیەکەینەها ئەوەی کە ئیتر پەیوەستە بە ئەڵێ لە وەتەرەدا ئەو شتانەی کە لە وەتەرەدەن لەلایەن گەنجانی ئەمڕۆوە ئەوەی کە گەنجان پێوە جیرۆدە و گرفتارن مامۆسا ئەمەی کە پێوترێت تلیاک ئەمەی کە پێوترێ لایانی بێهۆشکەر ئەمەی کە پێوترێ گۆرانی ئەمەی کە پێوترێ گعدە و بەندبێژ ئەمەی کە پێوترێ موبایل و سۆشیال میدیا و تیکتۆک و تۆڕەکانی کۆمەڵایەتی ئەمانە هەمووی دڵ ئەمرێنێ ئەم دڵت چۆن وا لێ بکەین وابەستە بێ بەخوای پەروەردگار و بە مانگی پیرۆزی ڕەمەزان حەدی ئەقل مامۆستا کابرا زمانی گرتووە لە بەیانی تایوارەوە خۆت فەرمووت نان و ئاو ناخوا زمانی گرتووە ئەی چۆن گوێی بگرێ من بینیومە کابرا بە ڕۆژۆ جۆ لە گۆرانیەگری ئەڵام بۆ جۆ لە گۆرانیەگری هەڵێ حەقی چییە بە ڕۆژۆکەوە هەڵام دڵم مرێنێ زەعیفێکە ڕۆژۆکەت لاوازەکە تۆ هەرگرتوتە هەرماندوو بووی بۆچی گوێ لە گۆرانیەگری ئەزیزەکە واسی لێ بێنە قورئان هەیە سرود هەیە لە مانگی پیرۆزی ڕەمەزانای جامانە هەمووی کۆمەڵک تەوەرن دێمە سەرباسیان ئینشاڵڵا لەگەڵ مامۆستا کامەرانە هەڵبەتە قسەشمان زۆر ماوە لەگەڵ جەنابتا کاتیشمان زۆر ماوە لەگەڵ مامۆستا شوانە پێوە بێ هاوکارانم ئاماژە بەوەکەن هەر بەوەی لەم شەوە مبارەکەیە کەمێک دڵ دەرونیشمان ئارام بێتەوە هەڵانە بم ئاوازێکی ئیسلامی و ڕۆحی خۆشمانەیە پێکەوە گوێ لێگرین و دواتر لەگەڵ مامۆستایان و میوانایزەکانمان درێژە بە فەرموو. مصفا کردنش با من به ما درد دل افشا کن مداوا کردنش با من اگر گم کرده ای دل کلید استجابت را بیا یک لحظه با ما باش پیدا کردنش با من افشان قطره عشقی که من هستم خریدارش بیاور قطره اخلاص و دریا کردنش با من به من گو حاجت خود را اجابت می کنم مانی طلب کن آنچه می خواهی مهیا کردنش با من بیا قبل از وقوع مرگ روشن کن حسابت را بیاور نیک و بد را جمع منها کردنش با من چو خوردی روزی امروز ما را شکر نعمت کن غم فردا مخور هرگز که فردا خوردنت با من الله اکبر الله الله اکبر الله الله اکبر الله الله اکبر الله
مشو نومی تو از رحمت تو توبه نام را بنویس و امضا کردنش با من دلت را خانه ما کن مصفا کردنش با من به ما درد دل افشا کن مداوا کردنش با من اگر گم کرده ای دل کلید استجابت را بیا یک لحظه با ما باش پیدا کردنش با من الله اکبر 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 لا اله الا الله محمد رسول الله لا اله الا الله دووبارە سڵاوتان لێ بیایزان لە ستۆدیۆی سیگەوەر بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵتانین کاریگەری مانگی پیرۆزی ڕەمەزان لەسەر ڕەفتاری موسڵمانان و بە دیاریکراویش ئەمێ بچمە سەر ڕەفتاری گەنجان لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا کامەران مامۆستا کامەران بەڕێزت وەک ڕاهێنەرێکی گەشەپێدانی مرۆیی هەم گەنجیشی هەم لە نێو کۆمەڵگاکەی گەنجان یان نتوانم بڵێم بەگلەیی نییە ئەمە بەس ئیتر حەقیقەتە ڕەنگە ئێستا زۆرتر گرفتمان لەگەڵ ڕەفتاری گەنجان هەبێ ئەوانیش بەشێکن لە قوربانی بوونی ئەو بارودۆخی کە هاتووەتە پێشەوە سەرنجی بەڕێزت قسەی بەڕێزت پەیامی بەڕێزت ڕخنەی بەڕێزت ئامۆژگاری بەڕێزت وەکو ڕاهێنەرێک وەک مامۆستایەک وەک باوکێک برایەک بۆ گەنجان لە مانگی پیرۆزی ڕەمەزان ئەوەی هەستی پێیەکی ڕێگە چارەکان ڕەنگە من نەزانم چۆن هەربی پرسم بەڕاستی ئەوەی لە مێشکی تۆیە ڕەنگە گرنگ بێ پێم خۆشە یانێ ڕووی دەمام بکەینە گەنجان لەسەر ڕەفتاری گەنجان زیاتر قسە بکەین دەست خۆش بێ وەڵا پرسیارەکە زۆر جوانە زۆر گرنگیشە و زۆر هەستیاریشە ئەتوانم بڵم لەو ڕوانگۆ بچینە ناو بابەتەکەەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ئەفەرمێ گەنجەکان پشتیان گرتم ئەمە زۆر گرنگە بەڕاستی بۆ ئێمە چونکە گەنج تاقەیەکی پێە توانێت بە خزمەت بێ عەتف و سۆزێکی هەیە ئەتوانە بیخاتە خزمەت ئیسلام ئەتوانە بیخاتە خزمەت ئەو ئیمانەی کە لە خوای نزیکە خاتەوە گەنج زوو گۆڕانکاری بەسەلایەت گەنج ئەتوانێت گۆڕانکاری جدی لە حیاتی خۆیان بکە بەڵام یەک شتی پێویستە کە گرنگە بەڕاستی ئەو بابەت ئەو خاڵش بدۆزێتەوە پێم وایە ئەوەش لە مانگی پیرۆزی ڕەمەزانە زۆر ئاسانە دۆزرێتەوە چکە بە سلوشتی گەنج هەندێک هەڵە و کەمکورتی هەیە لە پێش ڕەمەزان ئەنجام ئەدرێ بەڵام بەلا ئیرادی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بەلا ئیرادی هەم گەنج هەم خەڵکی بەتەمەن ئەو هەڵسو کەوتانە نامێنێ کەواتە لێرە شتێک دروستە بێ بۆ گەنجان پێ ئەڵەن توانە ئەڵەیەکێ لەو شتانەی کە مانگی پیرۆزی ڕەمەزان بە مرۆڤەکانی بەخشێ بە تایبەتی خودی گەنج بەهێزکردنی ئیرادەیە ئیرادەی مرۆڤ لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بەهێزە بێت بۆیە گەنج ئەولاتر بەهێزترە بێ کەواتە ئەتوانین لێرەوە بڵێن گەنجان ئەتوانن بەهێزتر بن ئەگەر مرۆڤەکان بە گشتی بەهێز بن گەنجان ئەتوانن بەهێزتر بن لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بۆ چکە توانە و تاقەیەکی زیاتریان پێیە ئەم توانە و تاقەیە کە پێیانە هەندێشت هەیە ڕێی لێەگرێ هەندێشت هەیە ڕێی لێەگرێ واتە گەنج ئێستا هاتوۆتە ناو ئەوەی کە ئەوەی ئیرادەی بەهێز بێ و ئەو توانایشی هەیە کە لا ئیرادی مانگی پیرۆزی ڕەمەزان پێی بەخشیوە بەس هەندێشت هەیە ئەبێتە ڕێگر لێی ئەم توانە و تاقەی کزەکە وەکچی یەکێک لەو شتانە تۆڕە کۆمەڵایەتیەکانە واتە ئیرادە و توانای ئەم گەنجە لاوازەکە هەم لە ڕووی عیبادات هەم لە ڕووی گۆڕینی سلوک چکە گۆڕینی سلوک مرۆڤ بە گشتی قودسە سلوکی بگۆڕێ بەڵام مانگی پیرۆزی ڕەمەزان ئەبێتە خولێک ئەبێتە دەورەیەک ئەبێتە ڕاهێنانێک بووی چکە شارەزایان ئەڵێن هەر مرۆڤێک 30 ڕۆژ تا 40 ڕۆژ لەسەر سلوشتێک بەردەوام بێ
ئەوە ئەبێتە چی لەسەر ڕفتارێ بەردەوام بێ ئەوە لە کۆتاییە بێتە خویەک و ئەتوانێت بەردەوام بێ لەسەری بۆی ئەتوانین بڵێن لە مانگی پیرۆزی ڕەمەزانە گەنجان ئەتوان خوو بە قورئان خوێندنەوە بگرن خوو بە مەجلیسی زیکرەوە ببینن خوو بە هاوڕێی باشەوە ببینن چکە کە خۆیان بە هاوڕێی باشەوە بینی بەرەو شوێنی باشیانە بە خۆیان بە مزگەوتەوە بینی لە خوا نزیکە بنەوە خۆیان بە عیبادەتەوە بینی دڵیان پاکە بێتەوە چکە مرۆ گەنج هەمیشە سۆزی زاڵە عاتیفەی زاڵە بۆی عاتیفەش لەگەڵ عیبادەتا یەکە گرێتەوە عاتیفەش لەگەڵ گۆڕینی سلوکایەکە گرێتەوە کەواتە ئەتوانین بڵێن گەنجان ئەتوان مانگی پیرۆزی ڕەمەزان بکەنە خاڵی وەرچەرخان لە ژیانی خۆیانە چکە هەموو مرۆڤێک خاڵێکی وەرچەرخانی هەیە لە ژیانە ئێمە هەموو ئەو کەسانەی کە تەمەنێکیان هەیە کەسێکن لە ناو دینداریان خەڵکێکی واجهەیەکی دیندارین ئێستا پرسیاریان لێ بکە پێی وایە مانگی پیرۆزی ڕەمەزان لا ئیرادی هاتووە بۆ مزگەوت بەڵام کاتێک کە هاتووە بۆ مزگەوت لە مزگەوت عیبادەتەکانی بەباشی کردووە لەگەڵ خەڵکی باشە بۆیە توانێتی بەردەوام بێ توانیوێتی لەسەر ئەو سلوکە خراپانە واز بێنێ و لەسەر سلوکی باش بەردەوام بێ کەواتە ئەتوانین بڵێن بەهێزکردنی ئیرادە بۆ دوو شتە بەهێزکردنی ئیرادە بۆ دوو شتە گۆڕینی دەروون و گۆڕینی سروشت گەنجیش زوو دەرونی ئەگۆڕێ و زووش سروشتی ئەگۆڕێ بەڵام یەک شتی پێویستە سروشت بە دیاریکراوی مەبەست سروشت ڕەفتاری دەرونیشی ئەوەی کە لا نەخیا هەیە ئەو خۆشەویستی و ئەو دڵپاکی کە گەنج هەیەی ئێخۆ گەنج لە کۆتایە دڵپاکە بۆیە هەندێک جا تووشی هەڵا بێ دڵپاکی گەنجە وای لێکا کە هەندێک خەڵک بۆ مەرامی خۆی بەکاری ئەهێنێ بۆیە ئەگەر ئەم گەنجە خۆی بدۆزیێتەوە واتە یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە لە گەنجا بگەڕێتەوە بۆ لای خۆی ئەها قسەیەکێ زۆر جوانە ئەڵێ گەنج پێویستی بەوەی جاجا سەلامێک لە خۆی بکە سەلامێک لە خۆی بکە بزانە چەندە بەتوانایە ئاخر هەموو ئەو شۆڕشانەی ئەکرێ چێ کردوێتی گەنج کردوێتی هەموو ئەو گۆڕانکاریانی کە کراوە چێ کردوێتی گەنج کردوێتی ئێخۆ لە کۆتایی ئەم گەنجش کە پێی وایە بێتوانایە هەر ئەم گەنجش ئەتوانە گۆڕانکاری بکە بۆ گەنجێک ئەتوانە گۆڕانکاری لە کۆمەلگایە بکە بۆ گەنجێک ناتوانێت چی بکە گۆڕانکاری لە خودی خۆیان بکە زۆر ئاسانە ئەگەر گەنجەکان سەلامێک لە خۆیان بکەن زۆر ئاسانە ئەگەر بگەڕێنەوە بۆ کوێ بگەڕێنەوە بۆ دەرونی خۆیان چکە مرۆڤ کاتێکە گەڕاوە بۆ دەرونی خۆی فێری ئیرادەیە بێ ئیرادەی بەهێزە بێ کاتێکیش کە ئیرادەی بەهێز بوو متمانەی بە خۆی بە دروستە بێ کاتە گرنگترین شت لە ژیانی گەنجە ئەمەیە بەم عیبادەتانەی بەم مانگی پیرۆزی ڕەمەزانە متمانە بۆ خۆی بگێڕێتەوە چکە کە متمانەی بۆ خۆی گێڕایەوە خۆی بەکارهێنێ بەڵام ئەگەر نەیتوانی متمانە بۆ خۆی بگێڕێتەوە خەڵک بەکارهێنێ سروشتی گەنج وایە توانە و تاقەیەکی تایە ئەگەر خۆی نەتوانێت سوود لە توانە و تاقەکانی خۆی ببینێ هەم بۆ کڕینی قیامەتی خۆی و بۆ هەم بۆ پێشخستنی دنیای خۆی خەڵکێکی کە سوود لە توانە و تاقەکانی ئەبینێ بۆچی بۆ پێشخستنی دنیای خۆی کەواتە ئێمە ئەتوانین بڵێن گەنجان ئەتوانن توانە و تاقی خۆیان بۆ پێشخستنی ئایندەی خۆیان بەکاربهێنن و گەنجان ئەتوانین بەسیترین شت لە ژیانیان ناکا بێت بە ئامانجەوە بژین چکە مرۆڤ لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەتوانێت تموحێک بۆ خۆی دروستکە ئامانجێ بۆ خۆی دروستکە کە چییە کە ئەوەی خوای گەورە لە خۆی ڕازیکە آخر بەچی لە خوای گەورە لە خۆمان ڕازیەکەین بە هەندێک هەنگاو عینین لە ژیانە هەر گەنجێک ئامانجی هەبێ لە دنیاە ئەوەی بیەوێ ئەتوانێت دەستیکەوێ ئەگەر ئامانجی نەبێت لە دنیاە ئەوەی خەڵک بیەوێ ئەتوانێت بەهۆی ئەو گەنجەوە دەستیکەوێ ئەی بۆ ئێمە نەگەڕێنەوە بۆ خۆمان ئەی بۆ ئێمە نتوانین توانە و تاقەکانمان خۆمەکەین کەواتە گرنگترین شت لە کۆتایە کە بڵم چییە کۆنتترۆلکردنی خۆمان چکە بەڕاستی ئێمە پێویستیمان بە چییە پێویستیمان بەو هێزەیە کەوامان لێکا خۆمان کۆنتترۆلکەین چی کۆنتترۆلمانەکە ئیمانێکی پتە و چی کۆنتترۆلمانەکە ئامانجێکی بەهێز چی کۆنتترۆلمانەکە ژیان لەگەڵ خەڵکێکی باشە ئەگەر هەر کەسێک کەم پێویستی بە هاوڕێی باش هەبێ گەنجان زیاتر پێویستیان بە هاوڕێی باشێ چکە زوو گۆڕانکاریان بەسەرایەت ئەی ئەم هاوڕێ باشە لەکوێ دەستمانەکەوێ لە ناو مزگەوتەکان دەستمانەکەوێ ئەی ئەو هەموو گەنجە باشە کێن هاتوونەتە ناو مزگەوتەکان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەو هەموو گەنجە باشە هاتوونەتە ناو مزگەوتەکان پێویستیمان بە هاوڕێیەتیان هەیە بۆچی بۆی ئایندەیەکی باشتر بەدەست بێنین بۆی ئێستامان بۆ ئایندەیەکی باشتر بەرجەستە بکەین مامۆستا سۆران خۆی پەروەردگار لە سوورەتی ئالی عیمرانە فەرمێ لە ئاەتی 31
قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم. دواتر والله غفور رحيم. أمزا أخوي قوراء فرمي قل أطيعوا الله والرسول فإن تولوا فإن الله لا يحب الكافرين. ما بس يلا إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله، أو جنزيك اتباعي نبيه ولا أبراء نزانه، نزانه چه دوستيتي چه دشمنيتي، نزانه دوای چه كوتوا سلشوا و سرگردانه مصيري چیه به اگر توبه نکه اگر نگڕێتەوە. ئەم گەنجە لە مانگی ڕەمەزانە کە باشترین هەلە وەک مامۆستا کامەران باسی کرد، ئەم هەلە نەقۆزێتەوە، هەوڵ نەدا گۆڕانکاری لە خۆی دروست بکە، لەگەڵ باوکو دایکی باش نەبێ، عەزیەتی دراوسەی بکە، گوێی بە حەرام و حەڵاڵ نەبێ، هەموو ئەم هێڵە سوورانە ببەزێنێ، ئەی ئەمە کەی بەنیازە بگەڕێتەوە؟ ألم يأن للذين آمنوا أن تخشع قلوبهم لذكر الله وما نزل من الحق. أما كي أم كاتي بو كي بو داندراوة خاي قول زي بخير باتو إن شاء الله أجمعين إن شاء الله. هر توجوك ما مصاي برزنا لي خود هر برسيارك كردو خو والله مداها إن شاء الله. خاي قول يارمتي درما ببوي كبتوين زيادة قصيرة سرك. آمين إن شاء الله. خاي قول كافرمي قل إن كنتم تحبون الله يحببكم الله فاتبعوني يحببكم الله. أي محمد صلى الله عليه وآله وسلم بيان بلي أجر أوان خوي پروردگاران خوش أبيت، أجر أوان پیغمبري خوان خوش أبي عليه السلام، أجر أوان إسلاميان خوش أبي، أجر أوان أيانوي ديني إسلام سركبي، أجر أوان أيان مسلمانان وباورداران پرچك بن، يعني پرچكي إيمان بن، أو إيه وهولي أو بدن جرالي خوا وجرالي پیغمبري خوا بن عليه الصلاة والسلام. أجا هر کسی جرالي خوا و جرالي پیغمبري خوا كر عليه الصلاة والسلام عاقبتكي بهشتكي خوا پروردگاره. بلام گنجکانی امروی ایم يعني من بداخل وعلم چندین گنج يعني روزانه روکات ایمو پرسیار و بتلفون و روبرو پرسیار من لأكن آية ما مصاف فلان نشد آية بيكين حلال الله يان حرامه. أما هو كاربوي كجنجكان من يعني زور دوا كوتون. هو كاربوي كجنجكان من لآتكاني خوا پروگا نابنوا. هو كاربو أويك جنجكا من إمرك بردوام سريان بس فيسبوك وبردوام موبايل وايلك كردون طواو ضلكاني براندوا يعني بالروات عن هبي من زور جار يعني كأسماء أم لا أولاد تنهادي قتي أوادم بزانم كابرا هالويسي شون لقلم يعني جاري وهي أم كسكتو أبيت ميواني بردوام سري بسر أم موبايل ويا لقل أم موبايلايا حسابو ميوانناكا حسابو كزناكا حسابو خيزانناكا حسابو مندالناكا امش بوتا هوكاريك بو اوي كشيرازي مال تيكشي شيرازي دراوسي تيكشي شيرازي مزقو تيكشي شيرازي خلق تيك بتشي يعني اما بحقد يعني اما اگر اما اياتكاني خو من خوش بيوي اگر بيغمري خو من خوش بيو خوي برغار من خوش بيو نابي ابابين ابي بقرين وبزانين خواناسان تشيان كردوا بزانين تقوت بد أو تقوى اللي كيو دروز بوا بزانين أوان بتشي شواز وبتشي مراحل يجيشون بوب لو مقامات يعني يك لو كسانك لكاتك كباس من بو أكاد خواناسك كأفرمي من لكاتك كدور بوم للشريعة إسلام مالكي كوري دينارا باشن زورتان نوتان بيستبيت ألا من كسيك بوم يعني دار بدسي حكمتي أو سردمي خوم بوم لكاتك كالروجي كان شوم بازار تماشام كر آفرتي هندشتي دا نابو پێم وتم دایگەان ئەم شتانە لێرا لابە وتی ڕۆڵێکیان هیچ کەسێکم نییە کەسابەتم بۆ بکات کەسم نییە کەسابەتم بۆ بکە غەیری خۆم نەبێت لێم گەڕێبا کەسابەتی خۆم بکەم ئەڵێ من بە حکمی ئەوەی کە دوور بووم لە دینی ئیسلام قیسلامەتیم وەرنەگرتە بوو باشە نەهات بۆ ناو بازنگی ئیسلام نەمەزانی خۆشەویستی خۆ و پێغەمبەری خوا چی عەلەیهی سەلام ئەڵێ لەو کاتە بە کێفڵەکەی دەستم تێکەوتم لێمدا باشم ئازاردا ئەڵێ کاتێککە چوومەوە ماڵ خەوم لێکەوت لە خەونمدا بینیم پێش ئەوە جارەیەکی هەبوو کە خۆی ماری کردو کە کچێکی لێ هەبووە جارێکەشی لەدەست داوە مناڵەکەشی لەدەست داوە ئەڵێ کاتێککە چوومە ناو خەو لە خەوما قیامەت بوو هەر یەکە و بە شێوازێک هەر یەکە و بە ڕەفتارێک ئەو مەبینی دەستێکە بە پشتەمەلی ئەوە ئەی خی پرۆگار ئەمە لە دنیادا ئەمە حەقی منی خواردووە ئەمە منی کوشتووە ئەوە قزینای لەگەڵ کردوم ئەوە هەر یەکە و بە شێوازێ ئەڵێ کاتی ئاوا سیرێکم کرد بۆ دواوە دەعبایەک ئاوا سەری ئاوت بکردبەوە دەمی کردبەوە بۆی کە پەلامارم دە و بمخوا لەو کاتە ئەڵێ ئەمەم بینی ڕام کرد
کاتێک کە ڕام کرد گەشتم بە شیوێک شیوەکە خواروی هەمووی دۆزەخ بوو ئاگر بوو ئەڵێ کا دەویستم بچم ئەڵێت سبحان الله پێشەوەی کە بگەمە شیوەکە پیاوێکی پیرم پێگەیی وتم مامەگیان ئەو دابایم لە کۆڵ کەرەوە وتی من ناتوانم و دابای لە کۆڵی تۆکەمە بڕۆ بەلای ئیشی خۆتەوە ئەڵێ کاتێک کە ڕۆیشتم گەشتمە ئەو شیوە لە دوای ئەوە سەوتێ لە ئاسمانەوە هات وتی ئەی مالیک بگەڕێ دواوە ئەوە شوێنی تۆ نییە الله بگەڕێ دواوە ئەوە شوێنی تۆ نییە ئەڵێ کاتێک گەڕامەوە گەشتمەوە بە مامە پیرەکە وتم بیکە بە خاتری خوا ئەم دابایم لە کۆڵ کەرەوە خەریکە بمخوات ئەڵێ ئەوی ژوتی ڕۆڵێکیا من ناتوانم هیچ یارمەتی دەرێکی تۆ بم بەڵام هەر ئەوە ئەتوانم یارمەتی بدەم بڕۆ ئەو شاخە ئەبینی ئەو یاڵە ئەبینی وتی بەڵێ وتی بڕۆ هەندێک خەڵک ئەمانەتیان لەوێ بەڵکو ئەمانەتی تۆش لەوێ بێت ئەڵێ کاتێک کە چووم یاڵ نەبوو شاخ نەبوو گرد نەبوو بەڵکو شوێنێکی زۆر خۆش بوو بە هەشتێکی گەورە بوو باشە ئەڵێ کاتێک کە چووم کۆمەڵێ منداڵ هاو بەڕوو ڕوومەوە ئاخرێکی لەو شتانەی کە گەنجانمان ئەبێت هەوڵی زیاتری لەسەر بدەن ئەوەیە کە منداڵەکانیان لەسەر پەروەردەبوونێکی ئیسلامیانە پەروەردە بکەن بۆی کە لە ڕۆژی قیامەتا فریایان بکەوێ بۆ ئەوەی کە لە ڕۆژی قیامەتا فریایان بکەوێ بۆیە فەرمیە کاتێک کە چوومە ئەوێ منداڵێک هاو بەرە و ڕوومەوە کۆمەڵی منداڵ بوو لە ناوێک کرد مناڵەکان یەکێ لە منداڵەکان بەردێکی بەدەستەوە بوو بەدەستی ڕاستەوی بابگیان دەست بێنە بەدەستی چەپیشی ئاوە بەردەکەی گرت دەعباکە ئەڵێ کاتێک کە بینم سێکە مناڵەکەی خۆمە وتم چیەکەی لێرە وتی وەڵاهی من هاتوومەتە بەهشتەکەی خواوە لێرە وتی دەی کەواتە تۆ بە حکمی ئەوەی کە هاتوویتە ئێرە ئەبی خوێنەواریت هەبی و شت بزانی ئەڵێ بڵێ من لێرە شتم فێر ئەکەن شت ئەزانم ئەڵێ دەی باشە معنی ئەم خەوەم بۆ بکەمە یعنی ئەم دەعبایە یعنی چی ئەڵێ ئەم دەعبایە کە لە کاتێکا تۆ بینین هەبوو کردەوە خراپەکانت بوو ئەی گەنج وریابە کردەوە کە خراپەکانە واو لێ نەکە کە ببێتە ئەو دەعبایە و لە ڕۆژی قیامەتا لە ناوت بەرێ پێش ئەوەی کە دەرگای تۆبەتدا بخرێ پێش ئەوەی کە مەلەکول مەوت بدا لە دەرگای مردنە بگەڕێرەوە بۆ لای خوا چونکە گەڕانەوە بۆ لای خۆی پروەردگار دڵنیا بە لێخۆشبوونی پروەردگاری پێوە بێ إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات وكان الله غفورا رحيما ئەمەیە مژدەکەی خۆی پروەردگار بۆ گەنجانمان بۆیە فەرمێت وتم باش ئەو پیاوە پیرە چی بوو ئەڵێ پیاوە پیرەکە کردەوە چاکەکانی تۆ بوو کە نەیان ئەتوانی دیفاع لە تۆ بکەن ئەی گەنجی بەڕێز بگەڕێرەوە بۆ لای خۆی پروەردگار تەواو بەسە واز لە جگارە بێنە واز لە مەشروب بێنە واز لە خراپەکاری بێنە بگەڕێرەوە بۆ لای خۆی پروەردگار مانگی ڕەمەزان چەند ڕۆژێکی ماوە شەوەکانی قەدرمان لە پێشەوە بڕۆ مزگەوتی لە ماڵەکانی خۆی پروەردگارەوە بۆیە ئەمەش وانەیە بوو بۆ مالیکی کوڕی دینار کە کاتێک کە خەبەری ئەبێتەوە حەچی کۆپە ئارەقەکانی هەمووی ئەڕژت و تەسلیمە بێ بە خۆی پروەردگار ئومێدم وای ئینشاءڵڵا ئەو گەنجانەش لەو گەنجانە بن بە ئیزنی خۆی پروەردگار یاخوا دەستخۆش بێ ماوەسا کاک مەحموودازم ناوڕێکمانێ بەس پێشوێ بچین لای ناوڕەکەم بە کورتی ماوەسا بابەتێکت باس کرد بەڕاستی حەزەکەم یعنی بە کورتی تاواکرێک مستەوا و ئاستی پرسیاری گەنجانی وڵاتی ئێمە کە دێنە لای مامۆستایانی ینی بنمونە بەڕێستان توانین بڵین ئاستێکیانەوەندە نزمە ڕەنگە لە ئاستە سادەی و سەرەتایەکانی دینا بن نە شارەزابن قەناعەتکە زۆر لەوە خواردتریش لا حول ولا قوة خراپ قەناعەتکە زۆر لەوە خواردتریش یعنی کەسی وا هەبووە هاتووە پرسیاری کردووە مامۆسا ئەوە لە کاتێکە کە عەبا ئاوا کە خەڵک بە چوار دەوریا ئەسوڕێتەوە قەبری پێغەمبەر لە ناو ئەوایە سبحان الله یعنی وەرە گەنج ئیمڕۆ بڕواکە یعنی من هەموو ڕەمەزانە لە مزگەوتی خۆما شەوەکانی قەدەر هەر دەشەوەکەی پرسیار وەڵام دانێ لەوانەیە حەو پشتیاریزانێکیش بزانێت چێ پرسیار و وەڵام دانێن سەبارەت بە یعنی پرسیار وەڵامی دینی یعنی لە کاتێکە کە پرسیار ئەەکەیت زۆرە نازانێت لە خەڵک هەتا علی پایەکانی ئیسلام نازانێت بنچینەکانی ئیسلام نازانێت چییە ماوەسا کامەران ئێوە کوڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی ینی هەستان بم مەترسیە کردووە لە ناو گەنجان ئێوە ڕاستە خۆت لەگەڵ گەنجان تێکەڵن ینی ئێخۆت تەکنۆلۆژیا هەیەەوە وەکو ماوەسا باسی کرد ئەو مۆبایل هەر بمانەوێ هەموو قورعانی بە کوردی بە عەرەبی فارسی فەڕەنسی تورکی کورە بەوێنە بە ڕسمتیایەتی حەدیسەکانی پێغەمبەر سیرە بە ڤیدۆ بە فلم ینی بۆ ئاوا دەستخۆشیم هەیە بۆ مامەسا بەس یەک تۆز توانم پێچەوانەی ئەو قسە بکەم ئێمە هە کاتێک کە باز لە هەر شتێکەکەین گشتگیری باش نییە هەم لە پرسیارەکەی جەنابەت هەم لەوەی مامەستاش دەستخۆشی لە یەکەم بەڵام عمومیات شتێکی باش نییە بۆ ئەوەی کە بۆن من ئێمە پێمان وابێ گەنجانی کوردستان
و ئەو گەنجانی کە دێنە ناو مزگەوتەکان بەو شێوازنین ئەوەندەی کە ئێمە لە ناو گەنجانین من پێم وایە توانم بڵم ماوەی 35 ساڵ زیاتر لەبێ کە لە ناو گەنجی ملتەزیم و گەنجی دامەزرا و گەنجی تریش ینی کە چوینەتە ناویان ئەتوانین بەشبەشی کەین یعنی ئەو گەنجانەی کە گەنج هەیە ئاسی زۆر باشترە ینی گەنج هەیە لاو هەیە قوتابی هەیە کە ئێمە مامەڵەیان لەگەڵاکەین یعنی زۆر جار مەترسی هۆیە کە ئاەتێک خوێنیتەوە بە هەڵە بۆ وێنا بکە فەرمودەیەک باسکەی کە ئەو پێی وابێ ئەمە سەنەدەکەی ئاوای ینی بەڕاستی ئەمانەشمان هەیە ئێمە توانین ئومێدێک ببەخشین بەوەی کە گەنجی زۆر باشمان هەیە بەڵام حتمما ئەوەی جەناوی مامەساش هەیە ئەنی گەنجمان هەیە نازانێت نوێش بکە ینی ئەوەش هەیە بەڕاستی بەڵام بەعموم ئەتوانم بڵم ئەو گەنجانەی کە ئێمە مامەڵەمان لەگەڵا کردوون حوب و خۆشەویستێکیان هەیە بۆ دین حەزێکیان هەیە بۆ دینداری بەڵام یەک کێشە هەیە لێرەیە هەم دەنگێک ناگا پێیان و هەم دەستێک پێیان ناگا و هەم بەڕاستی لە ناو ژینگەیەکیشان ئەو ژینگەیەش هاندەر نییە بۆ ئەوەی کە بێن لە دین تێبگەن لە دین حاڵی بن بۆیە بەڕاستی ئەمە ئەرکی سەرشانی هەم ئێمە هەم مامۆستایانی ئاینیش بەڕاستی قورستلەکە ئێمە ئەتوانم بڵم تموحێکمان کەمە بەوەی کە بچینە ناو گەنجانەوە یعنی هەم ئێمە هەم مامۆستایانی ئاینیش بەڕاستی ئێمە فێری شتێک بووین بەڕاستی ئەمە ئەتوانم بڵم هەم زەلەری لە ئێمە داوە هەم زەلەری لە گەنجانیش داوە هەو حەزمان لەوەیە بێن بۆ لامان گەنجان بێن پرسیارمان لێ بکەن گەنجان بێن دەرونی خۆیانمان بۆ بکەنەوە بەڕاستی کاتی ئەوەیە کە ئەو گەنجانەی کە من پێم وانە ینی زۆرێک لە گەنجانی کوردستانگە دراسەیە بکەین حەز و خۆشەویستێکی بۆ دین هەیە بەڵام کاتی ئەوەیە کە ئێمە بچینە لای ئەوان ئێمە بڕۆینە لای ئەوان پێم وایە ئەوەی کە لە هەندێک شوێن کە گەنج شوێن پەیامی ئیسلام کەوتووە پەیامدارەکان چوون بۆ لای ئەوان ینی سەر لە زۆرێک لە وڵاتان و لە کوردستانی خۆشمان گرفتەی کە باست کرد بچینە لای ئەڵبەت من هەمیشە لەگەڵ ڕژبینیانی پێم خۆشە گەشتبین بم نامەوێت تەرەفداری کەم بەس هەستەکەم قسەکەی مامۆستا ینی دڵنیان بازنەکەی بەڕێستان و چواردەری بەڕێستان ڕەنگە هەر زۆر زانیاری باشیان هەبێ و ڕەنگە خۆشم یەکێک بم لەوانە هەڵوە ئەگەر قبول بکرێم بەڵام بڕواتە بێ چەند ڤیددیوەکەم بینی کاک محمود دڵنیان ڕەنگە زۆر بەشتان بینی بێتە لە پایتەختی ئەم هەرێمی کوردستانەیە مایکێک چووە بەردەم ئەو خەڵکەی وت پایەکانی ئیسلام چین واللهی وەڵامەکان ئەوەندە کۆمیدی بوون من لە پۆلی پێنجی ئیبتیدایە گەر بڵێم ئەو کات ئەمانەمان ئەزانی یانێ دڵیان خۆشت بینیتە عمومیات خراپە هەمیشە عمومیات پرسیارێک لە کەسێک کراوە هەست ڕێژە بە زۆری زۆر ڕێژەکە بەس ئەوەی کە گرنگە ینی ئێمە حب و خۆشەویستیەک هەیە عەتفێک هەیە بۆ دین بەڵام هەندێک بەربەست هەیە مامۆستا هەندێک بەربەست هەیە بۆ ئەوەی کە بەڕاستی گەنجی ئێمە نەتوانێت لە دین حاڵی بێ بەربەستەکە بەشێکی پێویستە بە ئێمەوە بەشێکی پێویستە بە ژینگەکەشەوە بەشێکی پێویستە بە گەنجەکەشەوە بەڵام ئەساسەکە لێرە ئەمەیە هەندێک ژینگە هەیە نەمان ڕەخساندووە بۆ ئەوەی کە گەنج تێبگا بەڕاستی ئەو تومحەمانێ ئێمەش پێش هەموو ئەمانەش ئەم تومحەمانێ هەڵەکە لە بەشێکی لە ئێمەوە بەڕاستی پێش هەموو ئەمانەش عائیلە دایک و باوک دەوڵێ هەمووی دەورە بێ بەڵام لە عمومیاتە ینی گەنج یەک کێشەی هەیە ئەگەر پێش وڵا کاگەرام لێمان تووڕە بێ ماوەساکان یەک کێشە هەیە بابەتەکە بابەتی ڕەفتاریە ئەوە ئەتوانین ئینشاڵڵا دوای باسی بکەین بینەرانی بەڕێز ناوبڕێک وەرەگرین و دێنەوە خزمەتان بینەرمان بکەین يا اخوان الاشياء سابي الشيء وسابي ان شاء الله.
من ناوم نەورۆز مۆلوود ڕەشیدە وا بۆ 3 ساڵە لێرە لە خزمەت ئەم مزگەوتی ماڵی خوای خانەقای مەولانا خالیدی نەقشبەندی ئەم چێشخانەیەم دامەزرانوە بە لەگەڵ جەنابی مامۆستا و کۆمەڵێ خێرخوازی شاری سلێمانی و دۆست و ئەحباب و خۆشەویستان و خێرەومەندان. الحەمدولیلا بە درێژایی ئەم چەند ساڵە ئێمە خواردنمان هەبووە ڕۆژانی یەکشەممە و سێشەممە و جومعان لێرە خواردن دروست کراوە. ڕۆژانی ئاسایی بڵێن 500 نەفەر نانەخوا، ڕۆژانی جومعە زیاترە بێت ئەچێتە 550-600 نەفەرێک. ئێستا ڕەمەزان ئەمە سێم ڕەمەزانە کە خواردنمان هەیە هەموو ئێوارەیە ئیفتار بۆ مسلمانان و فەقیر و هەژار. ئەوەی کێ بۆ ئێرە ئێمە حساب بۆ ناکەین ئەمە چیەوە من چیە نیە، هەموو ئاینێک بێت ئەی خێنە سەرسەمان ئێمە ڕێزی لێگرین ئێمە خواردنی نییە، بەڵام بە زۆری تەبعەن هەژاران لێت و ئاگاشم لێ و ئەشزانین لە هەموو ئاینەکانی هاتووە، لە هەموو ئاینەکان لە هەموو زمانەکان ئەلحەمدولایە لێرە ڕێزیان لێگرین خواردنیان هێنێ لێرە ڕۆژۆشکن و لای ئێمە میوانی ئێمن. ئێمە ڕۆژانە عادەتەن با بڵێن ڕۆژانی احتیادی کەین بۆ ئێرە سەعات 6 بۆ 6:30 دەسەکەین بە خواردن دروستکردن، هەتا سەعات با بڵێن 12:30 خواردنەکە ئامادە بێ. ئێمە لە دوای با بڵێن بانگی نیۆڕۆ ئیتر خواردنەکە تەوزیعەکەین لێرە. لە ڕۆژانی ڕەمەزانە ئێمە هەموو ئێوارێکی ڕەمەزان خواردن تەوزیعەکەین با بڵێن بەسەر مسلمانان و خەڵکی هەژارانە با بڵێن لێرە. وەکو بەنسبەت ئەوەی کەچی حازرەکەین ئێمە برنج و شلە و ڕۆژێک گۆشتە ڕۆژێک مریشکە عادەدەکەشی با بڵێن خواردنی 550 نەفەرێک ئامادە بێ لێرە با بڵێن. ڕۆژی وایە ئیتر بەرەبەرە لە 15 ڕەمەزان بەرەو سەرۆ زیاتری یەکەین ئەچێتە 600 نەفەرێ 600 بۆ 650 نەفەرێ. بەنسبەت ئیشەکەشمانەوە زۆر مرتاحین، ینی لەخوای گەورە بەزیابێ ئەم ئیشە هەم ئەجر و سەوابێکی زۆری هەیە، هەمیش زۆر مرتاحین تایە، هەست بە مرتاحیەکەکەین لەلایانی دەرونی و لەلایانی هەتا هەر نەگەر مندی شاگردەکانی کە ژەوانی کە لەگەڵ ما ئیشەکان با بڵێن لەگەڵ منە. یەکی لەو شتە خۆشانەی کە ڕوویە بیدایەتی ئێرە با بڵێن ئێرە 3 ساڵە بەردەوامە ئەم مەطعەمەی ئێمە الحەمدولیلا بە فەزڵی خوای گەورە و هاوکاری خێرخوازان، چونکە چەند خێرخوازێکیش لە پشت ئەم کارەوەن بەڕاستی هەر بەتەنیا ئێمە خواردنەکە دروست ناکەین با بڵێن خواردنەکە ئێمە دروست یەکەین، بەڵام هەر بەتەنیا ئێمە سەپۆرتی خواردنوشتەکە ناکەین. خەڵکێکی مسلمانی زۆر هەیە خواردنی سەپۆرتی ئەم خێرخوازیاکە با بڵێن لێرە. بەنسبەت ئیشی شتی خۆشەوە ڕۆژی من برنجم حازرەکە لێرە با بڵێن برنجەکەم لێنە بیدایەتی ئەم مەطعەمە با بڵێن کاتە لە خوارەوە بین لێرە نەبووین شوێنەکەمان گەورە نەبوو. برنجەکە عادەتەن ئەوایە لە چاو برنجی ترا با بڵێن تۆزە فەرقیە بچکە هەموو برنجە ها عادەتەن سەر بەسەر ئاویتێکی هەنێ برنجەیە کەمتر ئاویتەکەی هەنێ برنجیژێت با بڵێن زیاتر ئاوەخوا لە حەدی خۆی. ئێمەش ئەو ڕۆژە با بڵێن برنجەکەم حازر کرده بوو لێم نابوو بیدایەتی مەطعەمەکە با بڵێن فکرم نەبوو بەڕاستی، یعنی ئەو دەقەیە ئیتر ئەبێ من لە کاتی خۆیان هینی کەم تێشی بەم و خواردنەکە حازر بکەم. تقریبا وابزانم 5 دقەیەکی خەیان بەسەر مدەکەی خۆیان تە برنجەکە تێکرد و حازرم کرد و خستمە سەر دەستگاکە تەوزیعیکەین ئەمانە. جەنابی باوکم هاتە پێشەوە وتی بزانم خواردنەکان چۆن دەچێت، سێرێکی خواردنەکەی کرد و ئەمانە وتی عیبی نییە زۆر باشە، بۆی مسار نەبوومەوە لە ئیشەکە. وتم ئەڵێ چی برنجەکە ینی تەواو مەزبووتە، وتی زۆر مەزبووتە بڵاندویەتی. ئەوە بوو بە یادگاریکی زۆر زۆر خۆشە.
الله خەڵکی ڕۆژەڵاتم زۆر شتێکی باش و ڕێکوپێکە و خوالیان قبولکە لەوانەیە کەوا خێرخوازیەکەن و ئارە وەڵای ئەمە ئەلانە لە هۆتێلا دانیشین خاطرەوە کەسمانیە غەزا و شتمان دروستکە زۆر شتێکی باش و ڕێکوپێکە بەڕاستی ئەمە کارێکی زۆر ئینسانیە کارێکی مرۆڤایەتیە خۆی ئەوایە حکومت ئەمەی بکردایە بەڵام خوا ڕزقی دەوڵەمانەکان بات و خوا بێوەیان کە خوا سەدەونیتریان باتێ بەڕاستی ئیشێکیان کردووە تاریخیە چکەم تەنەها فەقیر و هەژار هەیە نانی شەوی نییە بیخوات یەک لێرە نانەکەی خوات و بەربەنگەکەی کات و ڕاتەوە ماڵەوانێ بەڕاستیەوە خێرێکی زۆر گەورەیە خوا خێریان بنووسێن خەڵکی کوێیت و چۆن ناجوتی خێرە من خەڵکی ئەم شارم خەڵکی سلێمانیم بەڵامی تر بە ڕۆژارتر بە بۆنێ ڕەمەزانەوەنێ بە ڕۆژ و مۆمانە ئێمە بازار تەنیا خۆمم خێزانوشتم نییە لەخوای گەورە بەزابێ حەمد و سەنا بۆ خوا دەسووتیان بێوەی کە زۆر بەدڵمە خوا هەموو مسلمانێکی بێوەی کە بەداوام ئێوەیە نی وا هەیە سێ دوکان 4 دوکانی یە لێران نانەخوا زۆر ناخۆشە خێر و حەسەناتەکە ناکە بۆ خۆی خۆم بە تایبەتی خۆم نەخۆشی گورانم نەگەڵایە حەمد و سەنا بخوا زۆر مەمنونیە ئەوانم هاوکاری و یارمەتی مسلمانانە و لە ئەوانەی کە ئەم خێرخوازیانە داناوەم ئەم پارانە داوە بۆ ئەم غەزا کە ئەیدن بەم هەژار و فەقیرە من پیرۆزباریان لێکەم و ئینشەڵڵا بەش جێگەیان بێ سەرەتا پیرۆزبایی لە خۆم و لە بەڕێستان و لە گرۆی مسلمانان و بە تایبەتی ملەتی کورد ئەەکەم بە هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی تاعەت و عیبادەت مانگی بەخشندەی و خێر و سەدەقات و ئیحسان دیارە ئێمە ئێستا واین لە چێشتخانەکەی مزگەوتی خانەقای مەولانا خالیدی نەقشبەندی لە شاری سلێمانی کە ئەمە بەڕاستی پرۆژەیەکی خێرخوازیە زیاد لە 2 ساڵە ئەم پرۆژەیە بەردەوامە ئێمە لە غەیری ڕەمەزان و لە مانگی ڕەمەزانیشدا خواردن و خوانێک ئامادە ئەکەین بۆ میوانەکانی مزگەوتی خانەقای مەولانا خالیدی نەقشبەندی لە هەموو چین و توێژەکان فەقیرە دەوڵەمەندە هەرچیەکە ئەمە سفرەی خوایە و لەم شوێنەدا لەم مەقامەدا ڕاخراوە هاتن بۆ هەمووانە بەڕاستی لێرەوە ئەمەوێ ئاماژە بەوە بدەم کە ئەم پرۆژەیە اعتماد ئەکاتە سەر خێری خێرۆمەندان مسلمانان بەعام بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا بەخشندەی خۆیان ئەنوێنن بە هەموو شێوازێک ئیتر هەر یەکەی بە پێی توانای خۆی یەکێک بە فەردە برنجێ یەکێ بە تەنەکەڕۆنێ یەکێ بە پارێ یەکێ بە هەر شێوازێک بێ بۆ ئەوەیکەوە ئەم پرۆژە خەیریە بەردەوام بێ دیارە ئێمە وەکو خۆمان ئەو جۆرە گۆشتە یان ئەو خێر و سەدەقەیە کە کەسانێک نەزری ئەکەن ئێمە نەزر وەرناگرین چونکە نەزر تایبەتە بە فەقیر و هەژار ئەم شوێنەی ئێمەش وەکوتم هاتن بۆ هەمووانە یعنی هەندێک کەس هەیە دەوڵەمەندی شەو بەڵام بە مەبەستی تەبەڕک و شیفا دێت ئەم خواردنە ئەخوا چکەمە سفرەی خوایە دیارە ئەو ماڵە کە بەخشرا بەخوا ئیتر پەیوەندی بە کەسەکەەوە نامێنێ تا ئیتر لە سەرچاوەکەی ناپرسین بەڕاستی لەبەرەوە خواردنێکی حەڵاڵ و زوڵاڵە بۆیە کەسانێک هەن ینی بەڕاستی هەشیانە بەڵام بە تەبەڕکی ئەزان و بە قەزی شیفادیان ئەم خواردنە لێرە ئەخۆن ئێمە بەڕاستی لە مانگەکانی تر غەیری مانگی ڕەمەزان هەفتەی 3 ڕۆژ خوانی نیۆڕۆمان هەیە ڕۆژانی یەکشەمان و سێشەمان و ڕۆژی جومعە لە مانگی ڕەمەزاندا هەموو ئێوارەیەک ئێمە نانی زیاد لە 500 نەفەر لێرە ئامادە ئەکرێ بە کوالیتیەکی زۆر باش بە پاک و تەمیزیەکی تەواو ئەم خواردنە پێشکەشی هاوڵاتیان و ڕۆژوەوانانی ئومەتی پێغەمبەرەکرێ صلی الله علیه وسلم
دووبارە سەلامی خواتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لە سی گەوهرەوە بەردەوامین. مامۆستا کامەران پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئەفەرمێ أحب عباد الله إلى الله أحسنهم خلقا واتە ئەو کەسانن کە خوڵکیان ڕەوشتیان بەرزە بە ڕەوشت بەرزی جاری وا هەیە ئینسانێک گاورە بە دەردی خۆمانەڵین ئەبێ بە مسلمان ئەمە چۆن وا ئەکا من پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە فەرمودەیە هاتووەکانە خولوقه القورآن چۆن ئەمە لە ژیانی خۆمان ڕەنگ بداتەوە ڕەوشتی من قورئانی بێ. بەڵێ دەست خۆش بێ وڵا پرسیارێکی جوانە. هەر پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئەوانەتان لە قیامەتا لێم نزیکن ئەوانەتانن کە ئەخلاقتان جوانە إن من أحبكم إلي وأقربكم تەواوە. ئاجا بۆیە بەڕاستی خەڵکەکان کە عیبادەتەکەن باسمان کرد پەیوەندی خۆی و خوای گەورەیە ئەو پێویستە بۆ خۆیەوە ئەوەی کە ئەمێنێتەوە و کاریگەری دروستەکە ڕەفتارەکەیە ئەوەی کە ئەمێنێت و کاریگەری دروستەکە ڕەفتارەکەیە. باش فتوحات زۆر بووە زۆر وڵاتی ئێمە وڵاتانی کە زۆر هاتوون جەنگیزخان هاتووە کوا بەس تەنها هاتووە داگیری کردووە ڕووس هاتووە کوا بەریتانیا هاتووە کوا ئەوەی کە ئیسلام هاتووە بۆ هەیە خۆ هەر بەوە نەهاتووە وڵاتەکە ڕزگارکە بەڵکو ڕەوشتی فێر کردوین واتە کاتێک کە ئێمە ئەڵێن کورد بە زۆر مسلمان نەبووە یعنی چی یعنی بە ڕەوشتی مسلمانەکان مسلمان بوون. بۆیە بەڕاستی کاریگەری ڕەوشت ئەمێنێتەوە یعنی ڕەوشت وێنەیەکە کە مرۆڤەکان جوانەکە یعنی کەسێک ئەگەر جوان بێ ڕەوشت جوانتری ئەکا هەر مرۆڤێ سەیرەکە عیبادەتەکە ئاڵێن کەسێکی خواناسە باشە ئەگەر ڕەوشتی باش بێ خەڵکەکە ئیسە ئێمە بە کەسێک ئەڵێن خواناسە ئەگەر ڕەوشتی لەگەڵ خەڵکا باش بێ ئەڵەن بەڕاستی ڕاستەکەی کەسێکی خواناسە. بەڵام ئەگەر ڕەوشتی باش نەبێ کەسێکی درۆزن بێ کەسێکی قۆڵبڕ بێ لە جاکاکە عیبادەتی بۆ خۆیەتی بەس بەڕاستی من نایسەلمێنم کە ڕەوشتی کەسێکی خواناسە بۆ چکە ڕەوشی لەگەڵ ئەوە باش نییە. بۆیە بابەتی ڕەوش بەڕاستی شتێکە ئەمێنێتەوە. بۆیە هەمیشە ئێمە هەموو کاتێ مسلمان شانازیمان بە ڕەوشت بوونەکەمانەوەکەین. بۆیە ئەڵێ کاتکە لە حیمس کاتێ مسلمانەکان تەبەن حیمسە گرن ڕزگاریەکەن با بڵێن باج لە کێ ئێسەنە لەو خەڵکی ئێسەنە لەوێ کە غێرە مسلمانەکان لە پێناوی چییە لە ئێخۆ جزیە بۆ چییە بۆ پاراستنیانە ئەخۆ جزیە کاتێککە ئیسلام جزیەی داناوە بۆی پاراستنی ئەوانە بکە و سەربازیشیان پێ ناکەن. ئەڵێ لەو کاتەیە جواب دێت کە هێرەقل کە ڕۆمەکان بەنیازن هێرش بکەنەوە سەر مسلمانەکان لەم کاتا مسلمانەکان تاکتیک بەکارێن کە ناتوانن دیفاع لە حیمس بکەن. ئەبا عوبەیدە دێت بە خەڵکەکە ئەڵێ کاکە ئێمە ئێستا ناتوانین پارێزگایتان لێ بکەین چەند ساڵە جزیەمان لێوەرگتون ئەوە هەموو جزیەکەتان چکە بۆی وەرمانگتەوە بۆی بتان پارێزی ناتوانین بتان پارێزی ئەوە جزیەکەتە هەمووی تانەینەوە بۆ ئێمە ئەڕۆین ترۆڵێکەین. ئەو کەسەی کە ئەم قسەی لەگەڵاکەواتە ئەتوانین بڵم گەورەی مەسیحیەکانە ئەڵێ ئینشاءالله دێنەوە بۆ لامان ئێمە بە ئێوە ئاسوودەین ئێوە زوڵممان لێ ناکەن ئەوانەی خۆمان کە دێنەوە ئەوانە ئەگەر لیان پسەندی نایە و بڕۆشنیان نەیان ئەداینەوە. بەڵام ئەم ڕەوشتە جوانەیە حەزی کردووە کەسێکە کە غەیرە مسلمانیشە هێشتا مسلمان نەبووە حەزەکە هەر مسلمانەکە لەگەڵی بێ. بۆیە بەڕاستی ڕەفتاری جوان سلووکی جوان مرۆڤەکان جوانتر ئەکا لە هەمووی گرنگتر ڕەفتاری جوان خەڵکی ئیماندار واتە کاریگەری ئیمانەکە بە چیەوەیە بە ڕەفتارەوەیە. خەڵکی ئێمە چی ئەوێ بۆ نەها پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر واز لە درۆ نەهێنن واز لە کاری جاهیلانە نەهێنن خی گەورە پێویستی بەوە نییە کە تۆ خۆ بەرسیکەی. دەست خۆش مامۆستاجان دەست خۆش بێخوا مامۆستا لە چوار خولەکە کە هەر ئەوەندە کاتمان ماوە پێمان خۆشە دوایینی ئەم مەجلیسە کۆتایەکەی بە هەندێک دوعا بێ و هەندێک نزا و پاڕانەوە بە سەوتی جەنابەت گوێبیست بین و بینەرانی بەڕێزیش ئامینی بۆ بکەن ئینشاءالله. فەرموو. اللهم اهدنا فيمن هديت وعافنا فيمن عافيت
وتولنا فيمن توليت وبارك لنا فيما أعطيت وقنا واصرف عنا شر ما قضيت فإنك تقضي ولا يقضى عليك إنه لا يذل من واليت ولا يعز من عاديت تباركت ربنا وتعاليت نستغفرك اللهم من جميع الذنوب والخطايا ونتوب إليك اللهم طهر قلوبنا من النفاق وأعمالنا من الرياء ولساننا من الكذب وأعيننا من الخيانة فإنك تعلم خائنة الأعين وما تخفي الصدور اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات اللهم انصر الإسلام والمسلمون وأذل الشرك والمشركين دمر أعداءك وأعداء الدين يا مقلب القلوب ثبت قلبنا على دينك يا مقلب القلوب ثبت قلبنا على طاعتك برحمتك يا أرحم الراحمين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ربنا أفرغ علينا صبرا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام. عليكم السلام يا ربي خوای گەورە جزای خێرە باتەوە بەڵێ بینەرانی عزیز لەگەڵ هاوکارم کاک محمود کەرکووکی میوانە بەڕێزەکانم زۆر بەڕێز مامۆستا سۆران سەمیع زانایە ئاینی و بەڕێز مامۆستا کامەران فەتاح ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی ئەستۆدیۆی سی گەوەری ئەم شەومان پێشکەشکردن تا سبەی شەو بە خوای گەورەتانە سپێرین لە ئەمانی خوایە بن. دوعای خێر. دەستی ئەوش خۆش بێ. خوای گەورە زاتامەت. دەستان خۆش بێت.